بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیام لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر دوا پێشاتەکانی دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستان. دیارە ئەم شەو ئاگربەست ڕاگەیەندراوە بە پێی سەرۆکایەتی کۆماری سووریا بێ بۆ ماوەی 4 ڕۆژ ئاگربەست لە هێزەکانی حکوومەتی سووریا و هێزەکانی هەسەدا ڕاگەیەندراوە و پێی و لێک تەگەشتنیش کە کراوە هێزەکانی حکوومەتی سووریا ناسنە ناو پارێزگای حەسەکە کە پارێزگایەکی کوردیە، هەروەها بە پێ و لێ تێگەشتنە بێت مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دموکرات خۆی ناوی کاندیدێک پێشکەش دەکات بۆ پارێزگای حەسەکە و بۆ جێگیری وەزیری بەرگری سووریا. 4 ڕۆژدانراوە بۆ ئاگربەست و وابرارە گفتوگۆ بکرێت لەسەر شێوازی بەڕێوەبردننی حەسەکە و تێکەڵکردنی هێزەکانی سووریای دموکرات بە حکوومەتی سووریا. لەم ڕووماڵدا باز لە دوا پێشاتەکانی سووریا، کاردانەوەکان، دۆخی کورد، ئایندەی کورد و ئایا ئەوەی لەوێ ڕوودەدا کاریگەری چی دەبێت لەسەر ناوچەکە، لەسەر عێراق، لەسەر هەرێمی کوردستان. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە ڕانیەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەو ڕووداوانەی سووریا کە لە 6 مانگەوە شەڕ دروست بوو لە نێوان هێزەکانی حکوومەتی سووریا و هێزەکانی هەسەدە لە زۆربەی بڵێن بەشی هەموو ناوچە عارەبیەکان کشاوەتەوە. ئێستا تەنە لە پارێزگای حەسەکە کە پارێزگایەکی کوردی لەگەڵ کۆبانێ ماوەتەوە. بۆچی ئەمە ڕوویدا؟ پێ دوای ئەمە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی بوو و بە گڵۆپی سەوزی ئەمریکا بوو. دەست خۆش، سوپاس بۆ تۆ بە بیستەناری کەناڵ ئاسمانی پەیام بۆ ئەم پرۆگرامە لەسەر ئەو بابەتە گەرم و گوڕی کە ئێستا هەیە بە حەقات لەسەر دۆخی سووریا و لەسەر دۆخی کوردانی سووریا بەداخەوە. و لێرەوە پێویستە دەستخۆشی لە خەڵکی کوردستان بکەین لە هەموو پارچەکانەوە کە هاوسۆز بوون لە ماوەی ئەم دوو ڕۆژە و بە تایبەتی خۆپیشاندانەکانی ئەمڕۆ بۆ پشتگیری لەو مەرگەساتەی کە بەرەو ڕووی کوردانی ڕۆژئاوا بووەوە. بەدڵنیاییەوە ئەمەی کە ئێستا لە بندستی پەیەدەدایە لە کوردستانی ڕۆژئاوا دەرهاویشتەی ئەو ڕووداوانەیە کە لە ساڵی 2011ەوە ڕوویدا بەوەی کە حکوومەتی بەشار لەسەد نەڕووخا، بەڵام هەرێکێک لەم هێزانە ناوچەیەکیان کۆنتڕۆڵ کرد و پەیەدە بە و حسابەی ئەم ناوچانەی کۆنتڕۆڵ کرد کە زۆرینەی کوردن لە بەرەوەی خۆی نوێنەرایەتی یان لەگەڵ پێکاتەکانی تر نوێنەرایەتی ئەم ناوچانە دەکا و ئەم ناوچانەش بەشێکی زۆری پارێزگای حەسەکە و قەزایەکی فراوان لە باکووری دێرزور و هەروەها لە باکووری حەلەب دەگرێتەوە کە دواتر دابەش کراون بەسەر 3 کانتۆن، کانتۆنی دەزیرا و کانتۆنی کۆبانی و هەروەها ئەفرین و ئەمانە دەتوانین بڵێن هەردوو کانتۆنەکەی تر بە ئەندازەیەک دەڕۆنە ناو قوڵایی ناوچە عەرەبیەکانەوە و پاراستنیان ئەندازەیەک ئەستەم بووە. لەو ماوەیەدا بەرگریکردن لە سنوونێکی فراوان واتە لە 3 کانتۆن بە تایبەتی کانتۆنی ئەفرین و ئەوەی کە دەکەوێتە پارێزگای حەلەبەوە دەکەوێتە ئەو بەری ڕووباری فوراتەوە واتە ڕۆژئاوای ڕووباری فورات بۆیە بە دڵنیاییەوە لە بەرامبەر بە حکوومەتێکی وردە بەهێزبوونەوەی لە دوای ڕووخانی بەشار ئەسەد ئەحمە شەرع بۆیە پاراستنی ئەم ناوچانە دەتەوەڕ دەکەم هەندێک ئەستەم بووە. بۆیە شەڕی دووگەڕەکی حەلەب لە هەفتەی ڕابردوو ئەمە زەمینەیەک بوو بۆ ئەوەی کە حکوومەتی سووریا لە هەوڵی ئەوەدا بێ پەیەدا لە ڕۆژئاوای فورات نەهێڵێ و وردە بەرەو ڕۆژهەڵاتی فورات و هێواشێوەر حەسری بکە لە پارێزگای حەسەکە بۆ ئەوەی کە ملکەچی ئاگربەستی بکە و لەو ڕوانگەیەوە بتوانێ ئەم بەندەکانی ئەم ڕێکەوتنە فەرز بکە بەسەر پەیەدەدا. بەڵێ ئەوەی کە کرا بڵین بۆچی ئەمریکیەکان لەگەڵەوە دابوون کە هێزەکانی سووریای دموکرات هەسەدە لەو ناوچانە بکشێنەوە و خوێندنەوە چی بوو بۆ قسەکانی ئەمڕۆی تۆم باراک نوێنەری ترامپ بۆ سووریا؟ ینی والی دەخوێنراوە کە ئەوان بۆ ماوەیەک ینی بۆ مەسەلەی داعش پەیوەندیان لەگەڵ هەسەدە بووە، ڕۆڵی هەسەدە ئەمڕۆ کۆتایی هاتووە، حکوومەتی سووریا ئێستا خۆی ڕوبەڕووی داعش دەبێتەوە و دەڵێ لەگەڵ سربەخۆی فێدرالیزم دانین. چی لێ خوێندەوە لە قسەکانی تۆم باراک و لە سیاسەتی ئێستای ئەمریکا بەرامبەر بە کورد و بەرامبەر بە حکوومەتی سووریاش لە ئێستادا؟
ئەم پێم وایە بۆ سیاسەتی ئەمریکا شتێکی تازە نیە لەبەرەوەی سیاسەتی ئەمریکا بەگشتی لە ناوچەکەدا سیاسەتێکی دیماگۆجیە واتە لەگەڵ بەرژەوەندیەکانی وەستاوە ئەگەر تێبینیمان کردبێت لە ساڵانی ڕابردوش ئەمە بۆ کوردستانی عێراقی ڕاستەوە تا هەمیشە باس لەوە دەکەن کە کورد هاوپەیمانمان بۆ لە شەڕی داعش بەڵام یعنی کورد وەکو جەنگاوەرێک وەسف کراوە لە لای بەرپرسانی ئەمریکا و لە ڕابردوودا لە شەڕی دژ بە داعش و تیرۆردا ئەم هەڵوێستەی پێدەیان بەرز نرخاندووە بەڵام کە ئێستا شەڕی دژی تیرۆر و داعش نەماوە خۆیان لەگەڵ ئەحمەد شەرع و لەگەڵ جێشی تەحریری شام ڕێککەوتون بۆی سووریا بەو شێوە دیزاینی کە خۆیان دەوێت ئەنجامی بدەن و بابەتێشتریش هەیە ئەوش ئەوەیە لە سەرەتاوە پێشبیری دەکرا کە تۆمبارک لە ناوچەکەدا سیاسەتێکی بسسمانی هەبێ واتە هەنگاوەکانی بەو ئاقارەدا بڕوە کە چۆن قاندازی ئەمریکا لە ڕووی ئابوووریەوە بەدی دەهێنرێ بەڵام گوێی لەم وعد و واروها ئەو وەفاداریانە نەبێت کە لە ڕابردوودا هەبووە و ئەو پەیوەندیانەی کە ڕابردوودا لە بینی پێدە لە بینی ئەمریکەکاندا هەبووە جێگای بایەخ نەبێ سیاسەتی تۆمبارک ئەو پێشبینیانە بوو کە بەشێک لە چاودێرە سیاسەکان دەیان گوت یعنی ئەگەر بێت و بڵێن سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەدا سیاسەتێکی تەواو و بەرژەوەندیچی و دیماگۆجیە ئەوە لەوانەیە لەسەردەستی تۆمبارک ئەم شێوازە بە تەواوی بەرجەستە بوو گەشتە لووتکە یعنی کە ئەمڕۆکە فیدرالیەت و هەروە خصوصیەتی ئەو ناوچانە لەبەر چاو نەگیرە لایەن ئەمریکیەکانەوە و ئەمریکا سووریایەکی یەکپارچەی بوێ و پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی بوێ بەبێ ڕەچاوکردنی ئەمەی کە لە ڕابردوودا کورد لەگەڵی داوەکو هاوپەیمان کردوێتی وەکو تایبەتمەندی ئەتنی و مەسەبیەکانی سووریا بە هیچ شێوەیەک مڕاعات نەکرێت بەڕاستی ئەمە پێشێلکردنێکی تەواوی مافەکانی مرۆڤ و پێشێلکردنێکی تەواوی پێکهاتەی سووریایە بەو خەریتەی کە لە ڕابردوودا هەبووە واتە سەور ناکەم بەشار لەسەد و ڕژێمەکەی سوودیان لەم شێوازە وەرگرتە بێ هەتاوەکو ئەحمەد شەرع واروەها ئەمریکیەکان سوودی لێ وەرگرن بەڵێ بەس وەکو کوردیش بڵین زۆر جا قسە لەسەرەوە دەکرێت بەبێ ڕێکەوتن بۆ نمونە هەم لە باشووری کوردستان هەم لە بڵین لە ڕۆژاوە چۆتە ناو شەڕی داعشەوە بەبێ ڕێکەوتن بەبێ گەرانتی خۆی ئەوە بابەتێکە یعنی ئێمە لە سەرەتاوە ئایا بە فیعلی کورد داوای ڕێکەوتنی کردو ئەمریکیەکان لەگەڵ یان نەکردووە یاخۆت با بڵێن بە شێوەیەکی هاکەزایی لە ڕابردوودا بۆ شەڕی دژی تیرۆر کورد لە کوردستانی باشوور وارە لە کوردستانی ڕۆژئاوا لەگەڵ ئەمریکا لە شەڕی دژە تیرۆر بەردەوام بووە بەڕاستی ئەمە خەلەلێکە ئەمە ناتەواویەکە لەبەرەوەی ئەمە تاکو ئێستا هیچ نووسرا و ڕێکەوتنێک لە بینی کورد و ئەمریکیەکاندا نییە لە ڕۆژئاوا و ئێستا دەتوانم بڵێم بە هەموو لایەکمانێن بە بازەکەی دەدەین و دەکری ئەمە دەرسێک بێ بۆ ئایندە سوودی لێوەرگرین یعنی بە ئەم هێزە دەرەچیانە هێزی دیماگۆزین هێزی بەرژەوەند پەرستن دەبێ بیر لەوە بکەینەوە بە لە چوارچێوەی ڕێکەوتنێکی گرێنتیەوە نەبێ کورد لە ئەم کایانە لەو کاتێک کە پێویستیان پێیەتی نەچێتە ناو هاوپەیمانێتەکانیانەوە باشە کاکتۆ بڕێز شارزایەکی زۆر هەیە لە مێژوو هەنێ لە ڕابردووشدا زۆر جار بڵێن وڵاتانی زیرهێز پرسی کوردیان وەکو کارتێک بەکاری ناوە جا ئەمریکا بێ ئیسرائیل بێ هەر وەکو کارتێک بەکاریان هێناوە و لەو کاتانەی کە کورد پێویستی پێیانە پشتیان تێکردووە دەین چۆنێ بەدەبێ ئەگەر مادام ناوی مێژوو تێنا لە 1970 بۆ ناوەڕاستی 1990 بە خۆمان دەزانین حکومدارێکیان بۆ شێخ مەحموود پێکەنا ئینگلیسەکان کاتی خۆی بەڵام لە دوای ئەوە دەبینین حکومداریەکە لێوەرگرتەوە لە کۆنگری قاهیری 1920 گفتوگۆیەکەی لە بینی سێربێر سیکۆکس و وێلسن ینی وەزیری مستعمرات و هەروەها مەندووبی سامی بەریتانیەکان لە عێراقدا گفتوگۆیەکە لەو ڕوانگەیەوە ئایا ئەو دەرفەتەی کە بە شێخ مەحموودماندا بەڵام دوایە پشتمان تێکرد کە ئەمە بۆ ڕۆژئاوای ئێستاش ڕاستە ئەوە بەرژەوەندیەکی ئەمنی ئەو کاتەی بەریتانیەکان بوو کە ئەو دەرفەتیان پێدا یاخۆت خەنەعەتێکی استراتیژی بوو بۆی کە دەیانەوێت قەوارەیەکی سەربەخۆ بۆ کورد دروست بکەن بە تاکید وڵامەکە ئەوە بوو کە لەو کاتەدا بەریتانیەکان نەیانتوانیەوە باکووری عێراق ئەم ناوچەی ولاتی مووسڵ بپارێزن ڕادەستی شێخ مەحموودیان کردووە بەڵام بە تاکید ئەم ڕادەستکردنە بە ئومێدی ئەوە بووە کە شێخ مەحموود وابزانێت کە خەوارێکی سەربەخۆی بۆ دروست دەکەن بەڵام لەو کاتێک کە سوپا و هێز و زەیش لەگەڵ بەغدایە توانای کۆنتڕۆڵکردنیا و ناوچانەی هەبووە پشتیان تێکرد ئەمە تەسەوڕ دەکەم بۆ ڕۆژئاوا ڕاست بێ واتە باکووری سووریا ناوچە کوردیەکان لە دوای 2013 بارودۆخێک دروست بوو
کورد و هێزەکانی تریش دەتوانم بڵێم بەرامبەر بە ڕژێمی بەشار ئەسەد وەکو کارتێک بەکارهاتن و لە دوای ڕووخانەکەش وەکو کارتێک بەکارهاتن بەرامبەر بە حکوومەتەکەی شەرع بۆ ئەوەی کە بڕواتە ناو هەموو ئەو هاوپەیمانێتانەی کە هەیە بۆ پاراستنی ئەمنیەتی ئیسرائیل، چونکە بەڕاستی ئەو ئومێدەی کە لەسەر حکوومەتەکەی ئەحمەد شەرع هەبوو لە سەرەتاوە ئەو ئومێدە نەما لەبەرەوەی وردە سووریا وەکو ئوردن وەکو میسری لێدێ و دوجار دەبێتە پارێزەرێکی گەورەی دەوڵەتی ئیسرائیل بۆ خۆشتان دەزانن ئێستا وای لێ هاتووە 50 کیلۆمەترێک لە دیمەشقەوە دوورە، بەڵام دێ شەڕی پێکاتەکانی تر دەکا واتە ئەو ئومێدەی کە لەسەر حکوومەتی تازە دوای ڕووخان هەڵچندرا واتە سەوڕ دەکەم لای هەمومانەوە نەماوە و دەبێ ئێمە لەبەردەم مەترسی حکوومەتێکی مەرکەزی دابین. ئەو حکوومەتە مەرکەزیە وڵاتانی عەرەبی و ئەمریکیەکان و ڕۆژئاوا پشتیوانی لێ دەکەن بەو مەرجەی کە ئەمنیەتی ئیسرائیل بپارێزێ، بەو بەرجەی کە یەکێتی خاکی سووریا بپارێزێ، وەکو ئەو شێوازانەی کە لە وڵاتانی عەرەبی دەوروبەر هەیە. باشە کاکتۆر باسی ئێستا بڵێن ئەمریکەکان پشتیوانی شەرع دەکەن وە خۆیان پشتیوان بوون هەر لە کۆبنەوەکەی هەولێریش تۆم باراک وتوێتی چەندین جار داوامان لە هەستەدا کردووە کە لە ناوچە عەرەبیەکان بکشێتەوە، بەڵام پێوە پابەند نەبوون. وڵاتانی عەرەبی باست کرد پشتگیری دەکەن. ئەو کارەکەی پێوەستە بەچی یارەیەک پارچەی خاکی سووریا یاخودەوەی ئەمریکا پێوەستە بەچی ئەوەی وڵاتانی عەرەبی ئەم پشتیوانی زۆرێک کە لە ڕووی مادیەوە بێ، لە ڕووی میدیاییەوە بێ، لە ڕووی لۆبیکردن بێ بۆ ئیدارەی ئەمریکا بڵێن بۆ حکوومەتی سووریا پێوەستە بەچی؟ خۆی زارە پێشەمو شتێک هیچ ئاماژەیەک یان لێدوانێکی ئەمریکیەکان نەبوو لە سەرەتاوە کە سووریا تایبەتمەندیانەتەوەی و مەسەبیەکان لەبەر چاو بچیرە لە سووریای تازەدا و ئەگەر تبینیمان کردبێت لە سەرەتاوە بەشداری ئەحمەد شەرع لە کۆبوونەوە لەگەڵ وڵاتانی عەرەبی لە قمەی عەرەبی هەموو لەگەڵ ئەوەدا ئەم لێدوانە نەدراوە کە بە فیعلی دەبێت ئەحمەد شەرع وحدەی سووریا بپارێزێ و ئەو لێدوانەی دوێنەی تۆم باراکیش بە هەمان شێوە کە فیدرالیەت و جیاکاری لە سووریا قبول ناکە و سووریایەکی یەکگرتوویان دەوێت و بە تەکید کە دەرن سووریایەکی یەکگرتوویان دەوێت سووریایە کە لەگەڵ بەرژەوەندیە ئابووری و هەروە لەگە بەرژەوەندی ئەمنیەکانی ئەواندا تێک بکاتەوە. ئین تۆ سەیری با من نمونەیەک بێنمە وڵاتێکی وەکو ئوردن وەکو میسر وەکو با بڵین وەکو قەتەر وەکو سعودیە ئەم وڵاتانە لە وڵاتانن کە بەرژەوەندێکی گەورەی ئەمریکیەکانی تێدایە و ئەمنێتێکی ئیسرائیلیان پاراستووە دەبینین بە درێژایی شەڕی غەزە هیچ مەترسێک نەبوو بۆ سەر ئیسرائیل و وڵاتانە هیچ فشارێکیان دروست نەکردووە بە پێچەوانەوە ڕێک لەگەڵ سیاسەتی ئەمریکا ڕۆژئاوا هاتوونەتەوە و تۆم باراک و ئەمریکیەکان وڵاتێکی سووریای یەکگرتوو ئەمین بەرامبەر بە سنووری ئیسرائیلیان دەوێت و بە تەکید وڵاتانی عەرەبیش ئەم خواستەیان دەوێت بۆ ئەوەی کە خواستی وڵاتانی عەرەبی و خواستی ئەمریکیەکان و خواستی ئەحمەد شەرع هەمویان بێتە یەک خواست لە سووریایەکی یەکگرتوودا کورد جارێکتر باجی ئەم سووریای یەکگرتووە دەدا کە خواستێکی ئیقلیمی و هەروە ئەمریکیەکانی لەسەرە و خواستی ئیسرائیلەکانیشی لەسەرە. بەڵێ ئەی سەبارەت بە بەکارهێنانی هۆزە عەرەبەکان لەلایەن حکوومەتی سووریاوە دەبینین ئەمجارە هۆزە عەرەبەکان بڵین لە هەستەدا هەڵگەڕانەوە بەشی زۆری ئەو ناوچانەی ڕۆژهەڵاتی فورات کە ناوچی عەرەبی بوون لە ڕەقە لە دێرە زور و هەتا لە تەبقە بەشی باشووری بڵین بەشی باشوور و باری فورات هۆزە عەرەبەکان مکەسەرەت هەڵگەڕانەوە. خۆی بە حقیقت ئێمە ئەگەر سەیری جوغرافیای سووریا بکەین با لەوەدا بە هەڵەدا نەچین ینی پێمان وابێ ئەم ناوچانە عەرەب نشینن و ئەم ناوچانە کورد نشینن. کوردستانی سووریا درێژکراوەی کوردستانی تورکیایە و زۆرینەی دەکەوێتە پارێزگای حەسەکە لە بەشی باکوور و بابرین بەشی باکووری ڕۆژهەڵات ناوچەکانی عامورا و قامیشلو ئەم ناوچانە دوایە بە شریتێکی باریک کە بە گرێسپیدا تێدەپەڕێ دەچێتە ناوچەیەکی فراوانتر کە لەوێ قەزایەکە لە باکووری ڕەقا کە پێی دەوترێ کۆبانی و لەوێ شەو دەپەڕێتەوە دووبارە قەزایەکی کەی فراوان زۆرینەی کوردن کە ئەمانیش پێی دەوترێ ئەفرین. ئەم ناوچانە واتە هەردوو کۆبانی و هەروەها کە عەرەبەکان پێی دەڵێن عین العەرەب یعنی ئەعتراف بەوە ناکەن کە ناوچە و شارێکی کوردیە وەرە ئەفرینیش بەهۆی ئەم ناوچانە ئەگەر ئێمە بڵێن ئەم ناوچانە لە ڕابردوودا وەکو بۆ عەدێکی جوغرافی ناوچەی کوردین بەڵام هێوان شێواش لە ساڵی 1972 بەدواوە ڕژێمی حافظ ئەسەد ئەو کاتە حەملەیەکی بە تەعریبکردنی دانا بۆ ئەوەی کە ئەو هۆزە عەرەبیانە بێنە ناوچانە نێشتە جێ بکە. لە ساڵانی ڕابردوودا کە زۆر ئەم ڕەخنەیە لە پێدە دەگیرێ بۆەوەی کە هێزەکانی هەر
هەموو کورد نین و ئەمە خەواتی کوردایەتی ناکە لەسەر ئەو ئەساسەی کە بەشێک لەم هۆزە عەرەبیانەی کە لەو ناوچانە نیشتەجێ بوون بەشێک بوون لە پێکاتەی ئیداری و سەربازی هێزی پەیەدا بەڵام ئەگەر تێبینیمان کردوێ پشتبەستن بە هۆز پشتبەستن بە عەشایر ئەمە لە مێژووی ئێمەدا دەگەڕێتەوە بۆ ساڵانی حرس قەومی ساڵی 1963 کە عەبدولسەلام عارف هاتە سەر حوکم پشتی بە هۆزە عەرەبیەکان بەست بۆ ئەوەی کە جارێککە بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانە لەژێر دەسەڵاتی شۆڕشی کوردی دەرێنێ لە کوردستانی سووریا لەو ماوەی ڕابردوو بۆ مەترخستنە سەر دروزەکان ئەگە لە بیرمان بێ ئەحمەد شەرع حکومەتەکەی هانی هۆزە عەرەبیەکانی داواتە هۆزە عەرەبیەکان با بڵێن کارتی فشاری گەورە بن بۆ سەر دروزەکان و لێدوانی دوێنەیان پێری ئەحمەد شەرعیش ئەمەش ئاگادار بن داوا لە هۆزەکان دەکەین هۆزە عەرەبیەکان دەکەین بۆ ئەوەی کەدان بەخۆدا بگرن یعنی پشتوەستن بە هۆزی عەرەبی بۆ سەرکوتکردنی کورد و سەرکردنی هەر پێک هاتەیەکی لە سووریا من واتە سەر دەکەم پێشهاتێکی زۆر مەترسیدارە لەبەر بۆ خۆ دەزانی هۆ ئەو ناوچانە ڕاستە هۆزن عەشایرن بەڵام عەشایری بە عەرەبی پێنە بەد و خێڵ ئەمانە بە تەکید هەموو عەشایرێکی خێڵ پشت دەبەستێ بە تاڵانکردن پشت دەبەستێ بە پێشێلکردنی هەموو بەهاکانی مافی مرۆڤ لەو شوێنانێک کە دەستی بەسەردا دەگرێ بۆیە نەبوونی زەیشێکی مونەظەم لەلایەن حکوومەتی و سووریاوە و پشتبەستنی بە هۆزە عەرەبیەکان تەسەوڕ دەکەم ئەویش پێشهاتەیەکی مەترسیدارە پاشەکشەکردن بۆ ڕۆژهەڵاتی فورات ئێنی دەکرێت لەم حالەتەنە ئاسایی کە لە ڕابردوودا ڕووی داوە بەشێک لە ناوچە عەرەبیەکان لە کانتۆنی عەفرین لە سنووری نێوان حەلەب و عفرین و هەروەها لە سنوورەکانی نێوان دێرزور بۆ کۆبانی لەو ناوچانە بەشێکیان پەیەدا بابرین تێیدا باڵەدەست بوو بێ بەڵام گەڕانەوە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات و لەبێش گەڕانەوە تەنها بۆ پارێزگای حەسەکە من واتە سەوڕ دەکەم تەنها پاشەکشە نییە لە ئەو ناوچانەی کە عەرەبین و پێشتر پەیەدەی تێدا بووە پاشەکشەیە لە بەشێک لەم ناوچە کوردیانش کە کراوە ئەنجامە لەژێر فشارەیان لەژێر ئەوەی کە خوێنی زۆرتر نەڕژێ ئەوەی ئەمە لە نزیک ڕووداوەکان نین بەڵام قەنەعەتمان وانە بێ ئەوەی کە حکوومەتی سووریا داوای کردووە ئەوەی لەو چەند ڕۆژەدا ڕووی داوە تەنها پاشەکشە بوو بێ کشانەوە ببێ بۆ ناوچەی سنوورە کوردیەکان باشە بەس کاکتۆر ئێستا لەمە دووە وەکو داهاتووی کورد چۆن دەبین دوای ئەم ڕووداوانە هەندێک پاشەکشەیە وەکو بەڕێز باست کرد ئێسێمە کە بڵێن پێش کانتۆنی عەفرین شەبوو بەس لە 2018 و 19 بڵێن ئەوێشیان لەدەستدا دواتر بڵێن دووگەڕێکی کوردیە بوو لە حەلەب ئەوێش لەدەستدرا و بڵێن کۆبانێش هەسەر بە حەلەب و ئێستا گەمارۆ دراوە پارێزگای حەسەکە ماوەتەوە وەکو داهاتووی کورد یعنی لەوێ چۆن دەبینی ئایا هیچ مافێکی بڵێن سیاسی پێدەدرێ کورد وەکو ئیدارەیەک بۆ پارێزگایە بێ بۆ کۆبانێ بێ خۆی بە ڕەشکەوی بڵێن ینی مافی کورد و پێکاتەکان لە سووریایە لە دەستوردا جێگیر دەکرێت بە مەرسوم جێگیر ناکرێت و بە ڕێکەوتن جێگیر ناکرێت لەبەر لە بینی حکوومەتی عێراق و لە بینی حرەکەی کوردیدا ڕێکەوتن نامە زۆرە و مەرسومیش زۆرە و دنیایەک بەڵگەنامە وەسیقەمان هەیە لە 58 لە 63 بەیاننامە 11 ئازارمانەیە لە 71 پێشتر لە 44 ینی ئێمە لە ینی دەتوانم بڵێم بەقەدەر دۆسیەکی گەورە وەسیقە هەیە لە مەرسوم و لەو زۆرە بڕیارانە بەڵام ئەوەی کە لە دەستوردا جێگیر نەکرێت تەسەوڕ دەکەم لە مەترسیدایە ئەوەی کە لە دەستوردا جێگیر نەکراوە بە مەرسوم قەرەبوو ناکرێتەوە ئاگاداری ئەو بابەتە بین ئەندەی کورد بەرەو کوێ دەچێت من تەسەوڕ دەکەم ئێستا ئێمە لە هەندێک خاڵدا وەکو دەڵێن لە وەختی بە فیڕۆچوو لە زایع قسە دەکەین ینی دەبوایە من لە سەرەتای هاتنی ئەحمەد شەرع و ڕوخانی بەشار الئەساد لەو کاتەوە بابەتێکم نووسی وەبزانم لەم کەناڵی ئێوە شۆ بوو ئەوە بوو کە گوتم خەبات و هەروەها بارقورسی پەیەدا و کوردانی سووریا لە ئێستاوە دەست پێ دەکات لەبەرچی لەبەرەوەی حکوومەتەکەی بەشار الئەساد حکوومەتێکی گۆشەگیر بوو و بەهۆی پێکاتە مەسحەبیەکەی و هاوپەیمانەتی لەگەڵ ئێرانێ دەتوانم بڵێم ئەو دۆستایەتی ڕۆژئاوای نەبوو و ئەم حکوومەتە با بڵێن وڵاتان ئەو دەرفەتەیان پێنەدا بێتەوە حکوومەتێکی مەرکەزی و پەیەدا و هێزەکانی تر سوودیان لەو دەرفەتە وەرگرت بوو بەڵام ئەمە درێژەی پێشبینی ئەوە من نەدەکرد کە درێژە بجێشێ لەسەر دەستی حکوومەتی تازای سووریا واتە حکوومەتی تازای سووریا یان دەبێ ملکەچی خواستەکانی ڕۆژئاوا و ئیسرائیل ببێک ئەو کاتێ ئەوانیش جارێککە یەک پارچەی خاکی سووریا دەهێننەوە گۆڕێ
یان ئەگەر ملکەز نەبێ ئەم حکومەتە دەڕوخێنن حکومەتێک کە دێن نەدی بۆ بەدیهێنانی ئەو ئاواتەی کە پێی دەوترێت پارچەی خاکی سووریا. بۆیە باری قورسی کورد لە سووریا من ئەو کاتە گوتم لەو کاتەوە دەست پێ دەکا کە حکومەتی بەشار الئەسەد ڕووخاوە تا حکومەتی تازە بە فعلی ژوا بوو. واتە کوردە بوایە بە دیوەک لە دیوەکان پێشتر خەمی خۆی خواردبایە لە 2011 دەرفەتێکی گەورە ڕێکەوتبوو لەو کاتەی بیری لەم قۆناغە بکردبایەوە. بەڵام ئێستا ئایا بەفعلی ئومێد هەیە بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنە بەرەو قۆناغێکی باشتر بچێت. من واتە سەوڕ دەکەم ئەوە تایبەتە بە پەیوەندیەکانی نێوان حکومەتەکەی ئەحمەد شەرع لەگەڵ ئیسرائیل لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکیەکان هەتاوەکو ئەو ملکەتی خواستەکانی ئەوان بێ دەسەوڕ دەکەم زێتر دەرفەتی دەدەن بۆ ئەوەی کە باڵادەست بێ بەسەر هەموو سنووری سووریادا. بەڵام لە هەمان کاتدا ئەم کاردانەوانەی دوێنێ لە پارچەکانی کوردستان و وردە هەست دەکەم کاردانەوەیەکی نێودەوڵەتیش لەو بارەیەوە دروست دەبێ بۆی کە کارەساتی مرۆیی نەخولقێندرێ و واش دەبینم حکومەتەکەی ئەحمەد شەرع لەژێر ئەو فشارانە ئەم ئاگربەستەی ڕاگەیاندەوە بۆی بگا بە نەتیجەیەکی تر. من وا دەبینم دوازار ئەوەیە کە پێدا ئەگەر بێت و هەموو خواستەکانی شنەیەتە دی بە خواستێکی کەمتر ڕازی بێ چونکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئەو زەیشەی کە ئەحمەد شەرع پێچی هەناوە پاشماوەی دەشی تەحریری شامە، پاشماوەی ئەو هێزانەیە کە هەتا ئەم سەعاتەش ئەگەتە بینن کە لێرە و لەوێش نەبەرات هەیە دەنگ هەیە لای هەندێک کەس تەنانەت لە بەشەکانی تری کوردستانیش لەسەر ئەو ئەساسەی کە ئەمەی کە ئەحمەد شەرع دەیکا هەر هەمووی ئامادەکاریە و تەمکینە بۆ ڕۆژێک ئەمە شەڕی ئیسرائیل دەکا، بۆ ڕۆژێک ئەمە جیهاد دەکا، بۆیە پشتیوانی لێ بکەن لەوانەی خۆی ئامادە بکە لە ئایندەدا حکومەتێک و ئەمارەتێکی گەورەی ئیسلامی دابمەزرێنەوەکو ئەفغانستان. من واتە سەوڕ دەکەم حکومەت ئەحمەد شەرع ئەوەی پێ ناکرێ، یعنی دوور نییە لە ئایندەیەکی تردا لە ناو هێزەکانی ئەحمەد شەرع و حکومەتی سووریا هەڵگەڕانەوە دروست بێ، جارێککە مەشاکیل دروست بێتەوە بۆ لەبەرێ ئەو ئومێدەی کە بە ئەحمەد شەرعیان هەیە بەرامبەر بە ئیسرائیل و بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە هێزی دەرەکی. تەسەوڕ ناکەم ئەمە بەو ئاسانیە ئەحمەد شەرع ئەم خواستانەی بۆ بێنێتە دی. بۆیە بۆ کورد وا باشە لەم قۆناغی ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنە ئاگربەست لە ئاستی خواستەکانیشیاندا نەبێ، واتە سەوڕ دەکەم ئەم قۆناغی تێبەپەڕێن لەبەرەوەی مەرج نییە حکومەتی سووریا بەرەو قۆناغێکی شەقامگیر بچێ لە ئایندەیەکی تردا. باشە کاک تۆ سەبارەت بە ڕۆڵی بڵێن حیزبەکان لە باشوور یاخود بڵێن دەسەڵاتدارانی هەرێم کۆبوونەوە شەبوو لە هەولێر، ئەوان هیچ ئاگاداری ئەم بارودۆخەن یانەوەی کە ڕوودەدات بڵێن هاتون بۆ ئێرە تۆمبارەک و مەزلوم عەبدی و هیچ ئاگاداری ئەم بارودۆخەن و هیچ کاریگەریشی دەبێت لەسەر هەرێ؟ خۆی ئەو دائیمەن لەم کۆبوونەوانەدا ئەگەرتی بینیمان کردبێ بەشی زۆرینە لەو لێدوانانەی کە خۆ لێدوانەکەی تۆمبارەک دوێنە زۆر ڕۆشن و یعنی دەربارەی کوردستانی سووریا ئەم ڕووداوانە کە ئێمە پەیەدە لە قۆناغی شەڕی داعشە هاوپەیمانمان بوو، ئێستا قۆناغ گۆڕاوە هاوپەیمانی ڕابردوومان نەماوە و وحدەی سووریامان دەیە و فیدراڵەت و جیاکاری قبول ناکەین. ئەگەر بێت و ئەمەندەی دەربڕی بێ ئەمەندەی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو لێدوان باز لێەوە کردێ بە تەکید لەوانەیە لەگەڵ با بڵێن لە هەولێر لەگەڵ بەرپرسانی پارتی دموکراتی کوردستان لەوانەیە لێدوانەکانی و هەڕەشەکانی و خۆتەکەی بە شێوەیەکی تۆختر ئەمەی باز لێەوە کرد بێ. بۆیە لێدوانەکانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و بەرپرسان لە دوای ئەم کۆبوونەوە ئەگەر تێبینی کردبێ زەتردان بە خۆداگرتن بووە و ئیسان ئەگەر لە لێدوانەکان بزانی یعنی پێشبینی ئەم مەترسیانە دەکرا لەم لێدوانەنا و ئەمەش ڕنگدانەوەی ئەو کۆبوونەوە کە لە هەولێر ڕوویداوە واتە سەوڕ ناکەم تۆمبارەک بەڵێنێکی وای بە مەزلوم عەبدی و بە سەرکردایەتی پارتی دابێ لەم کۆبوونەوەی دوێنێدا لەم کۆبوونەوەی کە لەم ڕۆژانەدا کردی و کاردانەوەی لەسەر شەقامی کوردستان بەڕاستی من ئەوەی کە لێرەدا پێم خۆشە بیڵێ بەداخەوە یعنی بەریەکەوتن لە شەقامی کوردی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە سۆشیال میدیا کاردانەوەیەکی خراپ بوو لەبەر ئەوەی لە مێژە سەرکردەکانی پەیەدا لە بەتایبەتی لە کوردستانی عێراق و ئەم کەناڵانی کە هەیەە واتە سەوڕ دەکەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە بە ئەندازەیەک هەستی دینداری خەڵکی کوردستانیان بریندار کرد بێ و وەکو پێویست واقعەکەیان نەخوێن بێتەوە لە ڕووی ڕاگەیاندنەوە
و من قەنەعەتم وایە بە هیچ شێوەیەک کە لە ڕۆژئاوا لە قۆناغی مەترسیدایە لە قۆناغی با بڵێن وێرانکاریدایە بەرز حکوومەتەکەی شەرعەوە من قەنەعەتم لەم قۆناغەدا نە بە ڕەخنەگرتنە و بەنە ڕێنماییکردنە بۆ مەزلوم عەبدی و بۆ پەیەدەی زیاتر قەنەعەتم وایە هەموو لایەکمان لەم قۆناغەدا پشتگیری لە کوردستانی ڕۆژئاوا بکەین بەڵام ئەمە دەتوانم بڵێم زۆرێک لە بەریەکەوتنی لە کوردستانی عێراقدا دروست کرد و هەندێک خەڵکیش لەو ڕوانگەیەوە بارودۆخەکان ئیستیغلال کرد و ئەو ڕقوقینەی کە هەیەیان بوو بەرامبەر بە ڕەوتی ئیسلامی لە کوردستان تەسەوڕ دەکەم ئەم بارودۆخیان بە ئاقارێکی وا دابرد کە ڕەوتی ئیسلامی لە کوردستاندا بەرامبەر بە قەزەی کوردی و قەزەی نەتەوایەتی هێزێکی مەترسیدارن بەڵام بە پێچەوانەوە پانتایە گەورەکە پیاوە عاقڵەکان ژیرەکان و حیزبە ئیسلامیەکان لەو ڕوانگەیەوە ڕۆڵێکی باشتریان جێڕا هێواش خەریکە ئەو دەنگانە کب بێتەوە و لە کوردستانی عێراق ڕەوتی ئیسلامی کوردستان بە هەموو دامەنۆزگا خێرخوازیەکانیەوە بە ئاڕاستە سیاسیەکانیەوە بە هەموو لایەکەوە وردە ئەو ئاقارە شەقامگیر دەبێت کە بە فیعلی لەگەڵ نەتەوەی خۆیانن و خواستی نەتەوایەتی و خواستی کوردایەتی خواستی ئیسلامەتی و خواستی کوردایەتی دوو خواستی دژبەیەک نین و دوو خواستی ئالتەرناتیڤی یەکتر نین هەردوو خواستەکە خواستی ڕەسەنی میلەتی ئێمەن واتە میلەتی ئێمە کە هاوکات قبوڵی حرەکەتێکی دینداریە واروواها ئیسلامی لە باوەشگرتەوە بە هەمان کات پارێزەرێکی گەورەی نەتەوەکەی خۆیەتی ئەگەر لێرە و لەوێ لە هەردوو بەرەکەدا دەنجی نەشاس هەبێ بەڵام ئەم پردە تێک ناچێ و ئەم تەباییە بەردەوام دەبێت ئەوەی کە لە سۆشیال میدیا و لێرە و لەوێ خەڵکی نێگەران کرده بوو بەڵام وردە ئەم بابەتە تێدا پەڕێ لەبەر ئەوەی پیاوە ژیرەکان عاقڵەکان ئەوانەی کە ڕەهەندەکان بە جوانتر دەخوێندنەوە هێواش لە ڕێگەی ڕێنماییەکان لە ڕێگەی نووسینەکان لە ڕێگەی وتارەکان لە ڕێگەی لێدوانەکان هەنگاوی باش داهون و هەروەها ئەم داواکاری کۆمەڵی دادگەریشم پێچاک بوو کە داواکاری هێزە سیاسیەکان بکە بۆ ئەوەی کە پێکەوە بە خیتابێکی مشتەرەک و بە هەنگاو و میکانیزمی مشتەرەکەوە ڕوبەڕووی ئەم کاولکاریە ببنەوە ڕوبەڕووی ئەم هێرشە بنەوە کە لە کوردستانی ڕۆژئاوادایە چکە 2000 ئاگدار بە ئێمە دەبێت لە خەمی میلەتی خۆمان دابین و دەبێت لە خەمی کوردانی پارچەکانی تریش دابین و هیچ میلەتێکتر هیچ نەتەوەیەکی تر بۆ ئێمە هەرچی پەیوەندێکی ئایدۆلۆژی و پەیوەندێکمان هەبوو بێ کە پێمان وابێ ڕوخساری ڕیشی لێدوانەکانی نزیکە لە دینداری ئێمەوە بەڵام 2000 ئێمە خاوەنی میلەتی خۆمانین و لە هیچ نەتەوە میلەتێکتر قبول نەکەین بە هیچ ناو نیشانێک بێ وڵاتی ئێمە شاری ئێمە کاول بکاوە هیچ میلەتێکتریش بۆی نییە میلەتی ئێمە هەر ئاراستەیەکی دینداری گرت بێ میلەتی ئێمە محاسبە بکە لەسەر دین و لەسەر ئیلحاد ئەوە خۆمانین لە ڕێگای کاروباری دەعای و لەگەڵ ڕێگای کاروباری و شارکردنەوە و لێکتێگەیشتنەوە ئەو خەلەل و ناتەواویانی خۆمان چارەسەر دەکەین واتە هیچ میلەتێکە نایە بۆی نییە بێ میلەتی ئێمە لەسەر ئەو ئاساسانە محاسبە بکە لەسەر ئەو ئاساسانە بێ وڵاتمان کاول بکە شاڵاوەکانی ڕابردوو لەو ڕوانگەیەوە هەر هەمووی شاڵاوێک بوون لە حرس قەومی لە ئەنفال شاڵاوی ناشیرن بوون کە میلەتانی تر بە هەر ناوێکەوە کە دینیان کرد بێتە دروشم تەسەوڕ دەکەم 2000 ئەو هێزانە ڕیسوایان بۆ ماوەتەوە و میلەتی ئێمەش بە ڕەسەنی و بە پاچی ماوەتەوە بەڵێ ئەی چۆن دەبی مامەڵی لەگەڵا بکرێسە بۆ من هەتا بڵن حکوومەتەکەی ئێستا سووریاش دروشی ئیسلامی دژ بە کوردان بەکاردێنێ کوردانی ڕۆژاوە لە کاتێکە بڵین ئاەتی قورآانی پیرۆز بەکاردێنێکە ئیسلام دوورە ینی لە زوڵمکردن لە خەڵک وە هیچ نەتەوەیەکی بڵین ئەوە سەردەست نەکردو بە سەرنەتەوەی دیکەدا ئەوە دەبێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێ خۆی ئەگە تێبینی کرد بێ سەدام حوسێنش کاتی خۆی لە سوپای عێراق ئەم دروشمانەی بەکارهێناوە لە شەڕی لەگەڵ کوێت بەکاری هێناوە لەگە شەڕی لەگەڵ ئێران بەکاری هێناوە لە شەڕی لەگەڵ حرەکەی کوردی بەکاری هێناوە بەڵام چارەنووسەکەیمان دینی واتە بەکارهێنانی تەوزیفی دین بۆ حرەکەیەکی قەومی عەرەبی بەڕاستی ئەو مەترسێکی گەورەیە و ئەمە یەکەم جار نییە ئێمە لە ساڵانی پەنجایەکانەوە ئەم دروشمانە ئەوەی کە پێی دەودرێت تعریبکردنی ئیسلام بۆ سەرکوتکردنی نەتەوەکانی تر تۆ با من نمونەیەکی باشتر بڵێم یعنی من واتە سەوەڕ دەکەم ڕەوتی ئیسلامی لە کوردستان پێویستە ڕەوتێکی خۆماڵیانەی کوردستانیانە بێ چونکە یعنی ئەمە خاڵێکە باوەکو وشارێکی گرنگ سەیریکەی حرەکاتی ئیسلامی لە وڵاتانی تر لە ئەفغانستان و لە چیچانەوە بیگرێتاوەکو دەکاتە ئەحمە شەرع لە میسرەوە
گەورەترین حرەکەی ئیسلامی و گەورەترین ئاڕاستەی ئیسلامی لە عالەمی عەرەبیدا سەری هەڵدا بێ حرەکەی ئیخوان المسلمین بووە. ئێستا بەهۆی دابڕانی و بەهۆی ئەوەوە کە لە ڕابردوودا میتۆدێکی تەندروستی پێ نەبووە نەک بۆ قەزەی کوردی بۆ هەموو ئەو نەتەوانەی کە لە چوارچێوەی نیشتیمانی عەرەبیدا ژیاون و خۆی گونجاندووە لەگەڵ ئەم شێوازە تیۆرە نەتەوایەتی عەرەبی کە لە وڵاتانی عەرەبیدا هەبووە دەبینین وردە وای لێ هاتووە دابڕاوە. ئێستا ڕەوتی ئیسلامی لە کوردستان کە زۆر چاومان لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بەزەقی دەیەوێ ئەوە لە خۆی بکاتەوە کە تابیع و بەشێکە لە ئیخوان المسلمین. ئیخوان المسلمین بەم هێزە گەورەی خۆیەوە کە لە ڕابردوودا هەی بووە ئێستا ڕەوتی ئیسلامی کوردستان خۆی لێ بەبەری دەکات دەرەکا کە ئێمە ڕەوتێکی ئیسلامی خۆماڵی ئەم وڵاتەی خۆمانین. ئەفغانستان ڕۆژێک لە ڕۆژان دەتوانم بڵێم لێرە و لەوێ ئەعلام و کاریگەریەکانی کەوت بەڵام 2000 تێبینیمان کردبێ ڕەوتی ئیسلامی لە کوردستاندا سەربەرز نەبوو بۆ وەسارەنووسی دوای با بڵێن ئازادی ئەفغانستان بەرامبەر بە ڕووسەکان لە ڕەوتی ئیسلامی دواتر ساڵانی 92-93 بەدواوە. من واتە سەور ناکەم هیچ هێزێکی ئیسلامی لە کوردستانیشدا بەهرەمەند بێ سوودمەند بێ لە دروشمە ئیسلامیەکانی ئەحمەد شەرع و هاوسۆزی یان کەوتنە ژێر کاریگەری هیچ دروشمێکی ئیسلامی لە هیچ وڵاتێکی تری دەرەوەی کوردستان تەسەور ناکەم خێری پێوە بێ بۆ ڕەوتی ئیسلامی کوردستان و ڕەوتی ئیسلامی کوردستان باشترین دەرچە و باشترین استراتیژیەت ئەوەی هەیە بێ کە لەگەڵ خواستەنەتەوایەتیەکانی میلەتیکەی خۆیدا هاوتەری بڕواوە بەشێک بێ لە خواستەنەتەوایەتیەکانی میلەتی خۆی و بەشێکی کاریگەریش بێ وەکو لە ڕابردوودا بەشێکی کاریگەر بووە. من با نمونەیەک بۆ بیسەران بێنمەوە ئەگەر ینی بەڕاستیش نەک ئەگەر ینی سەرنجمان هەبێ لە لێدوانەکانی سەرکردەکانی پەیەدا پاشخان شەپیان یان کۆمەڵێک حرەکاتی ناشیرنی کە ئیستیبزاسکەر بەرامبەر بە دینداری کۆمەلگای ئێمە کردویانە هاوکات پێویستان پرسیارە بێنینە گۆڕێ خۆ لە پێش 1991 قیاداتی ئێمە ئەحزابی ئێمە لە کوردستان لە ساڵانی هەشتایەکان و هەفتایەکان لەو جۆرە بوون بەڵام لە دوای 1992 دەبینین ئێستا کوردستان هەموو پڕی لە مزگەوت و پڕێتی لە حرەکەتێکی دینداری گەورە و گۆڕانکاری گەورە لە تەفکیری حیزبە کوردیەکاندا ڕووی داوە لە کوردستانی عێراق بە بەراورد لەگەڵ هەشتایەکان و هەفتایەکان. یعنی چی تێدایە ئەگەر بێت و ئێمە سەبرێک لەسەر پێدە و سەرکردایەتی کورد لە سووریا بگرین بۆ دوای ڕزگاری بۆ دوای دەرفەت بۆ دوای حکومڕانەتێکی خۆماڵی ئەو بزانین ئاقارەکە هەروە خۆی دەمێنێتەوە یان نا. من واتە سەور ناکەم و خۆی بمێنێتەوە بە دیوێچکەت پێ بڵێم یعنی ناکرێتەوە لەو کاتەی میلەتەکە لە حالەتی چەوسانەوەدایە لەو کاتەی میلەتەکەت حالەتی هێرشکردنێکی بێگانەدایە بیدابنیشی شەڕی ئایدۆلۆژیای لەسەر بکەی و لە ڕێگەی شەڕی ئایدۆلۆژیاوە بتەوێ خۆتی لێ بە دوور بگرینە معاناتی هاوزمان و هاوڕەگەزی خۆت وەلانەی. ئەوە ئەم پێم وایە هەڵەیەکی گەورەیە هەر کەسێک هەر مامۆستایەکی بەڕێز خوا بۆ ڕۆژینەکە بیکا بەڵام تەسەور دەکەم هێواش هێوار ئێستا ئەمە هاتۆتەوە سەر ڕێڕەوی خۆی و لێرە و لەوێ ئەو دەنگەنە شازانەش نەماون. بەڵێ بابینە سەر کاریگەری بڵین کاتشمان کەم ماوە کاریگەری بڵێن ئەمڕۆ داوانە لەسەر هەرێمی کوردستان لەسەر عێراقیش چی دەبێ بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ قسەیەکی کردبوو دەڵێ گوایە بۆیە پشتیان کردوتە هەسەدە لەبەرەوەی داوایان کردووە شەڕی حەشت بکە لە عێراق لە قۆناغیدا و ڕەتی کردوێتەوە. هەنی هیچ پلانێک هەیە دژی عێراق بێت یاخود سەر هەڵدانەوەی داعش بێ کە ئەمڕۆ بڵێن هەموو زیندانەکانی سووریا تەسلیم حکومەتی سووریا کراون و ئەمریکا پشتگیریەوەی کردووە لە هەسەدە وەرگیراونەتەوە؟ من واتە سەور ناکەم بەڵام خاڵێکی گرنگکە پێم خۆشە بە ئەمە تەوەرێشترە چارەنووسی میلیشیاتەکان لە عێراق سیرێ دە ڕەنگەی ئەو گۆڕانکاریانەوە واتە سەور ناکەم چارەنووسی میلیشیاتەکان لە عێراقدا ئایندەیەکی باشی هەبێەوە بابەتێکترە بەڵام دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین خوا بۆ ڕۆژینەکە ئەگەر بێت و لە دوای ئەم چوار ڕۆژەی ئاگربەست بشکێ و نەگەنە نەتیجەیەک وەکو ساڵی 2012 یان 13 جارێککە با بڵێن چۆڵکردنی ئەم ناوچانە ئاوارەبوونێکی زۆری کوردانی ڕۆژئاوای بەدووادا بێ خوازیارنی ڕووبدا و دەبێت دوایە بکەین کە کارەساتی واڕوونەدا و بە ئاشتی بگەن بە نەتیجەیەک. بەڵام 2000 واتە سەور ناکەم حکوومەتی سووریا لە دەستەیتەرەکردنێکی قەسری بە زەبر بۆ سەر ئەو ناوچانە سوود وەرگێ لەبەرەوەی بەشێکی زۆری ئەم ناوچانە چەکدارن و حکوومەتی سووریا حکوومەتێکی کارگوزار نەبوو بۆی کە بتوانێت ئەمن و ئاسایشێک و ژیان و بژێوی بۆ خەڵکەی دابین بکە. بە تاکید جارێککە
ئەمەی کە لە کوردی سووریادایان خۆت ڕوو دەکاتە کوردستانی عێراق یا خۆت ڕوو دەکاتە شاخەکان ڕوو دەکاتە ناوچە شاخاویەکان و ئەمە دەبێتە هێزێکی جارێککە با بڵێن کاریگەر و ئەم قاوەڵام هێزە بەرگری هەر دەمێنێتەوە. بۆیە من وا تەسەوڕ ناکەم سووریا لە سەیطرەکردنی بە زەبر بەسەر ئەم ناوچانە بە تایبەتی ناوچەکانی کەماون ئەو سوودە وەرگێ، بەڵام دوجار ئەگەر بێت و ئەمە بێت بە زەبر وا دەبینم تەنانەت خەڵکی سڤێنی ئەو ناوچانەش ئاوارە بن کە خوا بۆ ڕۆژینە کە ئەمە جارێککە ئێمە لە بەردەم کارەساتێکی مرۆیی داین و زەرورە دووبارە وەکو پێم گوتی سەرکردایەتی پەیەدا بە ژیرانە مامەڵە بکە لە بەرەوەی مەرز نییە حکوومەتی ئاحمە شەرع با بڵێن ئەو ئایندە گەشەی هەبێت. سەبارەت بە کوردستانی عێراق و تۆمباراک، من بەڕاستی سیاسەتی تۆمباراک و وەروەها لێدوانەکانی لە سەرەتاوە بە لێدوانی باش نابینم، تەنانەت بۆ کوردستانی عێراقی ئەگە تبینین کردبێ وەساتەی کورد لە کوردستانی عێراق و ئەمانە بە ئەندازەیەک لەلایەن تۆمباراکەوە بەجددی وەرنەگیراوە و تۆمباراک ئەو سیاسەتەی کە لە سووریا هەیەی بۆ دروستکردنی حکوومەتێکی مرکزی کە خزمەت بە بیرەنەوەتەکان و بەرژەوەندی ئابوووریەکانی ئەوان دەکات. تەسەوڕ دەکەم ئەمە یعنی دوور نییە فکرەیەکی وای هەبێ بۆ کوردستانی عێراقیش لەو ڕوانگەیەوە ئەگەر بێت و کاریگەری مەترسی نەبێ بۆ سەر فیدراڵی داهێنەری کوردستان، بەڵام لە هەموو ئەو چێشانەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ بەخدایە دەیبێ زێتر لایەنگر و تەئیدی حکوومەتی مرکزی بەخدایە بکە وەلەو ڕوانگەیەوە پێی وایە بەرژەوەندیەکانی ئەمریکا پارێزراو دەبێت. بەڵێ بەس بە دووری دەزانی بڵێن داعش جارێکی دیژی عێراق بەکاربێننەوە، چونکە پێشتر بڵێن داعش لە سووریاوە هاتە عێراق، ئێستا بڵێن لەو ناوچانەی کە 10,000 چەکداری داعش ئێستا لەو کەمپانە هەیە، تقریبا نزیکەی 43,000 ژن و منداڵی داعش لەو کەمپانە هەیە. هیچ مەترسیەکەیە دژی عێراق بەکاری بێنن یاخود هۆزە سونەکان لە عێراقان بدەن؟ خۆی بە من نمونەیەک بێنمەوە، کاتی خۆی جوتیار ئەگەر زەوی دەکشێڵە گەرمەکەی دەفرۆشت بەشێکی ژێشتەوە بۆ تۆوی، بەشێکی دەکردە ئارد. من وا تەسەوڕ دەکەم ئەمەش بەشێکە لە سیاسەتێکی زۆر خراپ بەوەی کە هەندێک ناوچە دەهێڵنەوە کە بەوەی کە ئەم ناوچانە تا ئێستا داعشی تێدایە و داعش لە هەندێک کەمپ و شوێنان دەهێڵنەوە و وەکو کارتێک زۆر جار بەکار دەهێنرێ ئەم حالەتانە. ئەجینا بە هێزی هاوپەیمانەکان بە هاوکاری کورد بە هاوکاری سوپای عێراقی ناوچەیەکی فراوانی کە یەک لەسەر پێنجی عێراق بووە لە داعش پاچی کردوتەوە، لە سووریا ناوچەیەکی زۆر. سوپاسی ئامادەبوونی دکتۆر کامەران باوانزادە دەکەین کە لە ڕانیەوە لەگەڵمان بوو. سوپاس بە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.